بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خواتان لێبێ وەم کاتتان باش. ئەمڕۆ باس و بابەتی ئەمڕۆمان تایبەتە بە موچە، ئەو موچەیە کە خەڵکێکی زۆر پێوەی سەرقاڵە، ئەو موچەیە کە بازاڕی پەکخستووە، ئەو موچەیە کە ماڵەکانی بەڕاستی شپرزە کردووە، ئەو موچەیە کە قەرزارەکانی بەڕاستی تووڕە کردووە، ئەو موچەیە کە دوکاندارەکانی هەر لە چاوەڕوانی هێشتوتەوە، ئەو موچەیە کە منداڵەکان هەمیشە چاوەڕوانن. من تۆزە دەگەڕێمەوە بۆ دواوە، زۆر نا هەربەر لە ڕاپەڕین و کاتێک کە پێشمەرگە لە شاخ بوون و کاتێک کە حیزبەکان دەیانوت ئەگەر بینە سەر حکم دنیاتان بۆ بەدەکەین بە پایتەخت و دنیاتان بۆ دەکەین بە خۆشگوزەرانی، خەڵکی ئامادە بوو نانی بەردەمی منداڵەکانی پێخەفی کە ئەو منداڵانەی کە پێی دەخەوتن ئەو پێخەفانەی کە خۆیان پێی دەخەوتن بیداتە پێشمەرگە بحەسێتەوە لە ماڵەکانیان لە مزگەوتەکان و بە هەموو شێوەیەک خزمەتی پێشمەرگەیان دەکرد. بەڵام ئایا ئاوا دەرچوو پێشمەرگە یاخود با بڵێن ئێستا پێشمەرگەش بە هەمان شێوە هەر مەزلومە، بە هەمان شێوە هەم موچەی دەخورێ، هەم مافی پێشێل دەکرێت وەکو ئەو خەڵکەیە. بەڵام ئایا ئەوانەی کە ئیدعای ئەویان دەکرد دەیانوت ئەگەر ئێمە ببین بە حکوومەت و ببین بە دەوڵەت و بەڕاستی خۆشگوزەرانتان دەکەین وا دەکەین لەو پەڕی خۆشییا بژین لەگەڵ هەموو ئەو بەڵێنانەی کە چەندین ساڵی ڕابردوو شەهر بە خەڵکیاندا، ئێستا بە سەدان ملیاردێر بە هەزاران ملیۆنێر لە هەرێمی کوردستان لەسەر خوێنی ئەم میلەتە، لەسەر قوتی ئەم میلەتە، لەسەر ژیانی ئەم میلەتە، بەداهاتی ئەم میلەتە ئێستا پارەیان کۆ کردوتەوە لەسەریچیان داناوە. کاتێکەوە پێشمەرگە ئیشی بە خەڵک بوو، خەڵک دەست لەسەر سینگ بوو، کاتێک حکوومەت کاتێک کە شۆڕشی کورد ئیشی بە خەڵک بوو، خەڵک دەست لەسەر سینگ بوو، ئامادە بوو بۆ خزمەتکردنی شۆڕش. بەڵام ئێستا کە خەڵک لەو پەڕی محتاجی لەو پەڕی پێویستی ئەو حکوومەتەیە، بەڵام ئەو حکوومەتە و ئەو دەسەڵاتدارانەی ئێستا هیچ باچێکیان نییە بۆ بابەتە و کۆشک و تەلارەکانیان، حیزبەکانیان، بنە ماڵەکانیان، ماڵ و سەروت و سامانی خۆیان دەوڵەمەند دەبن بە بەردەوامی، خەڵکی بە بەردەوام هەژار دەبێ. فەرمو ئەوە مانجی 7 و 8 ئێستا موچە نەدراوە. ئەو عێراقە مفلیسەی تەنیشتیشمان دەبینن کە ئێستاکەوە ئامادەکاری دەکا بۆ موچەی مانجینۆ. بەڵام ئێمە دەبینین لە سای سەری ئەم دەسەڵاتە کە 30 ساڵەیە تا ئێستاکە بە تایبەتی لە 2014 نەیتوانی و بەڕاستی چۆن دەڵێ ئەم خەڵکە دڵخۆشکە و بژێوی ژیانی ئەم خەڵکە باشکە و خۆشگوزەرانی بۆ ئەم خەڵکە بێنێ و هەروەها خزمەتگوزاری بۆ ئەم خەڵکە بێنێ. بەڕێزان بەداخەوە پەیوەندەکان وەردەگرم کاک سەید لە کەرکووک. بەڵێ کاک سەید. الو بەڵێ بە قوربان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. بەڵێ کاک سەید. الو بەڵێ دەخۆشی و بەرنامەتوانە پێکە. سوپاس بۆ بەڕێزت. بەڕێزەکەم سەبارەت بە بەران کانەیە ئەمانە بەڵام دۆخی بەڵام لێرەوە هەڵەیە فەتان حکوومەت نییە. دەنجی قەتع دەبێت لای من نازانمەوە بەڕێز. بەڵێ ئەگەر تۆزێک شوێنەکەت بگۆڕی. بەڵێ کاک سەید نازانم دەنگت خراپ دەگاتە لایم. بەڵێ ئەو کاتێک کە موچە هەبوو، ئەو کاتێک کە خەڵک ژیانی خۆش بوو، موچە سوورەی بەدەستتر بوو. بەڵام بەڵێ کاک هەر وەکو پشتوەکانی ناو دەسەڵات ئەویش هاتی سەروان بەرە. بەڵێ زۆر سپاس کاک سەید جان، زۆر سپاس بە قوربان. هەر ڕۆژ بەڵێ بەڵێ کاک ئەحمەد دهۆک، کاک عیمران. بەڵێ کاک عیمران. بەڵێ دەستخۆشی بەرنامەتان کەم بڕۆیە بەڕێز. زۆر سپاس بۆ بەڕێزت، سڵاو بۆ تۆ بۆ خەڵکی دهۆک. بەڵێ ئەمە خەڵکێ بۆ دینەوە دەست خودی قەتع نەکەی. فەرمو قسە بکە. ئەم وەک بۆ دینی ئەم ڕخنێل تەلەڤیزیۆنەوە و ئەگەرتوێت گرین ئەم گۆگۆ نەستێ ڕادەست بکەن
بوجه موجي فرموختر وهين قولوا كهم بالرخنة الحكومة هاي متقرم أبخيونتك الظهور وزنهم كان كاغ عمران جويل من دقري كاغ عمران عليه جويل من بقري جويل من تو هاد جويل خود بقري بعملش كاغ عمران جان ايما نفس مرة تسكير نفت رادس كردن نبدستي ايما يا ايما بقصي ايما يا نفس مرة تسكير برايمة عزيزي من نوت رادست كرا نبخوشي حكومتي هرم ونبخوشي حزب كردستان كانوا نبخوشي معارضه كاغ عمران ايما دجي ولاتي خومانين قصبك بلى قصبك جان بس خد قطعنك فرموا من رخني الحكومة تبخضوا بقرن أنكو كردن كرد شرما أكسو أول رخني الحكومة تبخضوا بقرن أكسو كبتاب راكي كرد إبراهيم الحكومة هرم تومردك وخيانتك خطأ كاغ عمران بلي لا دواي رابرين وتا استا چەند هزار ملیۆنێر پەیدا بووە لە هەرێمی کوردستان بە پارەی ئەو میلەتە وبالي او قنطري دي تشيبي بالي تو ابرو تسلين تيكو تشمريت خوي يبكي خاف عليه ونظام هادي عامري اوي بيش من البوزان بيخي برايمن كاكا جان كاكا عمران جان خيانتكم مخنها او حكومة عراقي اتو ديلي سروككي سروشي كوماري عراق كردا جيگري سروك برلمان كردا وزيري خارجية كردا جيگري وزير دارایی كردا دنيايك بريوبر وبربر سودار وبردي كرد لويا يعني اما قليل وانش دكين هر كم كريكه بقليل حكومتش دكين هر كم كريكه بقليل خوش ما دكين اگر قليل كاين نقصنا كاين هر دانيشين بيدنك بالنابه رايه زور بريت بلينا راشي الراس بلينا بي والله هروام والله وامان كردوا باورك برش ما وتورش بس بي ما وتوسبي استاج ديلين هر كاتيك هر حكومتك لهرمي كردستان هر كابينيك ايشي باش بك دستيان خوش به ايشي خراب بك قليل عليه دكين نا هيك قوتي نقول جراشي راس كره كاكا كفرمان برش بلين راس اصلي بلين سبيد من فارسي ما كندري فارسي دلم كندلا ماشي كده تخوشي دكا اقول هي تمام وای دەستەکانت خۆش کاک عمران جان دەستەکانت خۆش کاتم زۆر پێدای بە قوربان بەڵێ لە سلێمانیەوە بەڵێ فەرموو بەڵێ کاتەوە باش بە قوربان وەڵام من هیوادارم کەناڵێکی جوانە یعنی ئەو کەسانە سەیز ناگەن سەری خۆتیانی لەگەڵ نا ئاساییە کاک با قسەی خۆیان بکەن زۆر ئاساییە براوش هاوڵاتیەکە باویش ڕێی خۆی دەربڕێ هاوکاری براتکە ئەمە لەنەوەیەکەوە حاڵی نەبێ بە منوت و حاڵی نابێت تێگەی لە برات ئێستا من کەسێکم گەشتم بۆ قەنەعاتە ئەوەی ئیمانم بێ بە هیچ سەرکردەیەکی کورد نییە لە ئێستا و لە داهاتووشە ئیتر ئەمە ڕاستیە من گەشتوم مەم قەنەعاتە بە ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵاتەوە ئەشتوانی لێم پرسی بڵێی بۆ ئەمیش دەڵێن بۆ مە پێرمان خوارد ئەم دەسەڵاتانە لەنەوەیەکەوە بڵێن درۆمان لەگەڵەکەن بە عالەمی ئاشکرا عالەمی کوردە عالەمی عێراقیە بینی عالەمی کوردی بەدەستی پێشمەرگەیەکی نەمرەوەیە لێ ئەکەنەوە دایەگرنە خوارەوە ئەویان پێ قوبوڵە عالەمێکی عێراقی بەدەسەوەیە هەر شتێک دروست دەبێت لە ناوچە کوردستانەکان ئەمەیان پێ قوبوڵە خۆیان جاشن ئەچن لە بەغا لێیانە پاڕێنەوە بۆ پارە و پول و ئیمتیاز میلەتەکەش لێرە قوڕکراوە بەسەریا ئەمە ڕاستیە هەزار من ئەم کەلیمە بەکارێنم ڕوون یعنی تەشیر نییە لە ڕووی جەماعەتەوەشی کە کوێرەیە 1000 میلیۆنەری سەختەکی دروست بە لە وڵاتە مزایدە بەسەر خوێنی منەوەکە ئەمە ڕاستیە بەسەر خوێنی ئەنفال و کێمابارانەوەکە یە داوای دەنگ لە منەکە باشە ئەی بیگۆڕن بە دەنگەکانتان بیگۆڕن نا دەنگ دەوری نییە کاگەنەوە سوێن بەخوا کۆمەڵی ئیسلامی 110 کورسی بێنێ کە 100 نازانم یەک کورسیە قسم بخوا دەسەڵاتی تەسلیم ناکەن ئێتر ئەمە کەس یعنی ئەمە نقطە سەری دێر حەدیەت بڵێت هەمی دوورە لە ڕاستیەوە یەکێتی و پارتی ویان هێناوە داوا لە سەرکردەکانی کوردەکەمەوە کە خۆی بەخۆ دەزانێ ئەم میلەتە زۆر لە نەڕەحەتیایە وەڵی هەموو هاوڵاتیە گۆرە بە ئەوان ڕیفراندۆمیان کرد بۆ سەربەخۆی ئیسێ کەسێک پێ ڕیفراندۆم کا بۆ حکومەتی عێراقی بزانەکانیان دەرەچێت برا من پارەی کارەبام لێسەنێ داهاتم نییە کەسابەتم نییە مۆلیدە 27,000 کەس نیەتی 10 ساڵە خەڵک یەک بەرمیل نەوت وەرگیراوە تووتیایە دەڵێ وەکو سەرانە لێ دەسەرم بەڵێیان بۆ کرد
سوێن بەخوا ئەوەی بچێت بۆ دەنگان بۆ ئەم دەنگانە قەسەم بەخوا جەهەنەمی بۆ خۆی داخستووە چونکە لە ئۆپۆسیۆن و لە دەسەڵاتەوە قەسەم بەخوا هیچیان ڕازگۆ نەبوون ئەگەر ئۆپۆسیۆن دەسەڵات بایە با بەهاتایەکو مقتەدا سەدر لە هەولێر و لە سلێمانی پێی بایە بە عەرزابی و دایە ئەم زوڵمونە حەقیق بۆ ماکەم کەوا بێ ئەوەشی کە ئۆپۆسیۆنە وەسعی زۆر لە فەقیرەکە زۆر باشترە ئەم کەناڵانە بە چێتێ بەڕێوە ئەمە ڕاستی سەرجادێ بۆ نای ڕۆژێک باوکی نزا بۆ نای میوانداریەکەت بکەین وەرە سیر کە بزانە حاڵی ئەو کەناڵە چۆنە بزانە موچەخۆرەکانی چۆنن وەزعیان کەناڵەکەی زۆر پیرۆزە من حەز ناکەم هەموو وەکو یەک نین هەموو وەکو یەک نین هەمووتان کۆمپانیاتانەیە دڵنیا بەلەوە نەخۆشخانەی تایبەتانەیە بەخوا نەخۆشخانەی خەڵکە باوکی نزا باوەڕکە قەتعەت ناکەم بەس حەز دەکەم بزانی ئەگەر تۆ دەڵێ بەرنامەی بەخشین یاخود نەخۆشخانەی بەخشین ئەوە ئی خەڵکە و بۆ خەڵکە دەستخۆشی ئەمە بەس ئێوە ئەدێ ڕساوی بەرژەوەندی عامکەن ئێسێ عام لە ڕەزالەتایە تۆ نازانیە میلەتە کوێتە دەستیە ئەڵڵاهو ئەعلەم چی بکەین دەی باشە باوکی نزا کاکە دەی تۆ هاوڵاتێکی ئەم هەرێمەی ڕێی خۆت هەیە دەنجی خۆت هەیە قەنەعەتی خۆت هەیە دەی باشە ئەگەر ئەوان ئاوا بۆ شێوەیە بنوت کەسیش نەبێ بەدیلیان ئەی مەسەلەن بۆ نمونە چی بکەین دەی ئێوە کە بە بەدیل خۆتان بە بەدیلیان نازانن ئەمە لەسەر قسەکەی تۆ کاک باوکی نزا لەسەر قسەکەی تۆ وا دەڵێم تۆ دەڵێ کەس نییە ئەمە قسەی ناخی دڵی هەموو خەڵکە بەخوا کۆمەڵی ئیسلامی و 200 کورسی بێنێ قەسەم بەخوا دەسەڵات ناگرێ بەدەستیەوە من لەگەڵ ئەو ڕێیە نیم لەبەرەوەی کۆمەڵ و یەکگرتو و گۆڕان کاتێک کە ها بیرتانە کە کورسیش لێ ناکەم کابرا با دەوام نەکا بزانم یەکێتی و پارتی چیەکەن داوا لە خەڵکەکەم وەڵڵی ئەوەی بچێ بۆ دەنگان جەهەنەمی بۆ خۆی داخستووە چونکە خەڵک زۆر ئۆپۆسیۆن و ئەم لای تاقی کردەوە ئەزانی گۆڕان چی کرد بە خەڵک کەس وەکو گۆڕانی پێ ناکرێت هەمیان چی دەرچوون بەداخەوە دەستەکان خۆش بەداخەوە دیارە پەیوەندەکارەوە دەتوانم ڕێگە بە بەڕێزان بدەم بەڵێ چێمان لەگەڵ با فەرمێ بەڵێ فەرمی بیلال لە بەردەکەڕەوە بەڵێ کاکە بیلال گیان بەڵێ تەوەرەکەمان لەسەر چێ قوربانیانە وەڵاهی تەوەرەکە ئەوەیە کە چێ بەرپرسە لە دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان باوکی میلەتە ئەوە حکوومەتە بەهۆی ئەوەیە ماسەکە نایە لە بەغاوێت ئەم تەسلیمی ناکا لێرە نایە بە چوار فەقیر بیخۆن یعنی پێ دوایە کە خەتای ئێمەیە خەتای حکوومەتی ئێمەیە کە موچەیە نایە حکوومەتە بە تەکید ئەو تا بەغا پارانێرێ هەموو شتێک بووجە بڕی خۆی تەسلیمی حکوومەتی کوردستانەکاتەوە لە ئێستا بزانە هیچ ماسەکە ئەو تا ماسیمانی هەشتیش نەدراوە کاکە حکوومەتی عراقی معاشی مانجی هەشتی و حوتی داوە بەڵام وا خەریکن سەرقاڵن بۆی کە ئامادەکاری بکەن بۆ مانجینۆ بەڵێ بە تەکید ناڵێم وتم ئەیەن بەڵام ئەمان حکوومەتی خۆمان باوکی میلەت تەوزیعی ناکا بەسەرمانە ئیشاڵا لەم هەڵبژاردنەیە تۆڵەی خۆمان لەکەینەوە بە هەمومان بە یەک دەنگ یەکێک هەڵبژێرین کە بتوانێت میلەتەکە بەخێو بکە بەڵێ دەستەکانت خۆش کاک بیلال گیان بەڵێ بە قوربان زۆر سپاس بەڵێ کاک پۆڵا گیان بەڵێ فەرموو بەڵێ فەرم کاک پۆڵا کاک پۆڵا قسە بکە بە قوربان کاکە پۆڵا قسە بکە چاوەکەم بەڵێ سڵاوی خوا لە بینەرەکانت سڵاوی خوا لە بەڕێزت زۆر سپاس بە قوربان ئەگەر ڕێگات بەڵێ بابەتیانە بەدوانی ڕوونی کەینەوە بەڵێ کە نە بە زمانی ئۆپۆزیسیۆن بەڵێ ئەگەر تۆ شوێنەکەت بگۆڕی کاک باوکی پۆڵا باوکی پۆڵە دەنگت نازەم تەواو ناگەتە لای من کاک باوکی پۆڵا ئەگەر لە تەلەڤیزۆنەکە دوورکەویەوە کاک باوکی پۆڵا لە تەلەڤیزۆنەکە دوورکەویەوە لە تەلەفۆنەکە گوێ لە من بگری و قسە بکەی بەڵکو شەبەکەی مۆبایلەکەش تۆزێک باش بێ بەڵێ بەڵێ کاک پۆڵا قسە بکە بە قوربان ئەگەر ڕێگات نە بە زمانی ئۆپۆزیسیۆن نە بە زمانی دەسەڵات بەناک بەڵێ بەی موسڵمان چه ئیرادەی کوردی تێبچکە ئەوە پرسیارە گەورەتەیە چۆن چێشەی خام نەتەوە بێتە چێشەی ورک موچە ورک چێشەی ورک ئێستا یعنی ژیان بژێوی کەواتە بە ورک واردنەکە نەما نیشتیمان نەما نەتەوە نەما چێ کوردی گەیاندا ئەوە پرسیار
چێگەیاندی ماسی هەموو حزبەکان بەدەسەڵات و ئێستا موچەیە موچە هیچ ئاماژەیەکی تر نەما دووبەرەکی لایەنەکە ماڵی کوردیان وێران کرد خاڵیەکە نەوەی نەوەکانمان باسی ئەو پۆستە بەری لێ دەدا پێمە دەڵێن دەستکۆماتان لێ بەڵام هاوێن دوو لە یاسا دوو لە ئەوە خاڵێکی تر دێمیان دەست لێوەردانی دوژمنان لەناو هەموو حزبەکان ئێویزان کە بڵێن باسی دوژمنانەوە یەک یەکیزی کەم کاسی دەوێت بێمانکانە دەشوێن لە دەنگت کەباتە هیچ ئاراسەیەکی نیشتیمانی نەتەوەی نە لەلایەن ئۆپۆزیسیۆن نە لەلایەن دەسەڵاتەوە بەدی ناچێت دەسەڵات خێڵەکیە خێڵەکیە دەسەڵات بەردەوەندی بنەماڵە و سەرکەتێکی دەسەرخان دەسەرنەتەوە دەسەر نیشتیمان لە پێنان سەرکەسێک دە بنەماڵەکان کاک باوکی پۆلەجان دەستەکانت خۆش بێ کاتم زۆر پێدای نازم دەنگت زۆر خراپ دەگاتە لای من کە داوای لەبردن لە کاک پۆڵە دەکەم دەنگی زۆر خراپ دەگەیشتە لای من کاک هێدی بەڵێ فەرموو بەڵێ کاک هێدی سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله باسی برای گەڕاز زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ سلامەتی خۆش بەڵێ کاک هێدی وەڵا براکە من ڕاستی بە خەتای خەڵکی دەزانم بۆ میلەت لە ئاز ئەو زوڵمەی بێدەنگە نەحەقی قبوڵ دەکات چی بکاتێ زاڵم ئەگەر میلەتێک بە خۆی خۆی نەکات بە خۆی لە زاڵم دروست نابێت لەسەر ئەو میلەتێک ئێمە تاوان و گوناحی خۆمان ئەو زاڵمەمان لێ ڕاست بۆتەوە میلەت هیچی لەگەڵ هیچی ڕاست نییە هەمووی بۆ یەکی خراپە برا لەگەڵ برا خراپە ئەولاد بۆ باب خراپە باب بۆ ئەولاد خراپە یان کۆمەڵگایەکی زۆر فەقەت دروست بوو ئەگەر ئەو حکومڕانش بوو ڕێ حکومڕانێکی تریش بێ ئەو میلەت تاوە هۆشیار نابێتەوە حەل کاک هێدی بەڵێ برا کاک هێدی بەخوا ماشەڵڵا وەکو ناوەکەت هێدی زۆر بەڕێزی دەست سپاس دەکەم ئەدی حەل چییە کاک هێدی جان بۆ نمونە ئەگەر ئەو خەڵکە ئاوا بێ و دەسەڵاتی شەر ئاوا بێ ینی چی بکرێتی بۆ نمونە ڕاستی بە قەناعاتی خۆم هیچ بەدیلێک نییە ئێستا گەر دەسەڵاتێک حکومڕانێک لە حیزب علمانی ئیسلامی شۆ لەبەرەوەی بە تایبەتی لەوانێت تۆزێک لە بابەتەکەش دەست تایبەت لەسەر حیزب ئیسلامیەکان ڕخنەیەکی زۆر هەیە بە قەناعاتی خۆم ئێمە پێویستمان بە چوارتر حیزب ئیسلامی نییە لە هەرێمێکی دیکە دامە یەک خوا و یەک قورئان و یەک پێغەمبەرمان هەیە یەک حیزبمان بەسە ئیتر هەر حیزب و قەناعاتێکە هەر حیزب و بڕیارەکە حیزب ئەگەر بۆ خوای بێ دەبێت حیزب بێ نازانم لێرە ئیسلام پێنج بەشە خەڵک باوەڕ بە کامەیەکە ئەو دەڵە سوور ئەو دەڵە شین ئەو دەڵێ بە هەرەکەیان ڕایەکیانی هەریەکەیان بوتنەکیانە بۆ کۆمەڵگەکەس کۆمەڵگەیەکی مسلمان نییە بەناو مسلمانە بەڵام ڕایەکانی ئیسلامی تێدا دێبەجێ نەکراوە ڕێنماکان دێبەجێ نەکراون بەڵێ دەستەکانت خۆش کاک هێدی جان کێشەی حیزب ئیسلامیەکان ئەوەی کات جەنابەت ئاماژەی پێ دەکەی مەسەلە لەسەر خوا لەسەر قورئان نییە مەسەلەکە لەسەر بەڕێوەچوون و شێوازی حیزبی و یاخود ئیداری ئەو بابەتانەیە ئەگەرنا مەسەلەی خوا یەک خوایە و یەک پێغەمبەرە و یەک قورئانە دەستەکانت خۆش کاک هێدی جان بەڵێ فەرموو چێمان دەگەڵە با بفەرمێ دەستەی سادقەوە کاک سیروان فەرموو بە قوربان سڵاوی خوا لێ بێ قوربان سڵاوی خوا لە بەڕێز گیانەکەم باشی برای عزیزم زۆر بەڕێزی سوپاس دەستباشی بە بەرنامە جوان سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ فەرموو لەسەر دواکەوتنی موچە فەرمانبەر بەڵێ من ئەمەی بۆ حکومەت دەکەم حکومەتی هەرێم بۆ لەبەر هیچێکی باشی نەکردووە خەرمانەکە هیچ بۆ ئەدی ئەو هەموو بینا بەرز ئەو هەموو بینا بەرز و ئەو هەموو کۆمپانیا ئەو هەموو شتە هەیە بۆ ئەدی بۆ پارە نەبووە بۆ هیچ نەبووە کۆمپانیەکانی حیزبیە کە بەیانی هەموو سلێمانی و ناوچەی سەوز هەمووی هەڵسێت بڕوات دەوام نەکە و خۆپیشاندانکە هیچ ئیسفادەیەکی نییە ئەم ئۆفتەکە ڕوا بۆ بەغداد یەکگرتووەکو کورد دەڕۆی
ورد همه أفدانا بعد دمران لا نفهم لنا نك لحكومة هرامان وبحساب أتن أمر سدان قوم الإسلامي مانك راسي ما نكى كان هي إسرائيل كنية منوك قوم يجوني بسوالف من من خوفوني من ما زاني يا بارو من ملك بوبي انجن بوبي بوليس يكم سيما مشمر نقطه والله ما وصلنا غلابه والله نيت واحد تبقى يبقى ما نحتاج بداخو من الناس عم يعني مكتبيه كيف زۆر سپاس کاک سیروانجان دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بە قوربان کاتم پێدای و هەروەها دەنیشیتەوە و ناگاتە لام زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ بەڵێ بابەتی موچەجارێکی تر دەگەڕێمەوە سەری یعنی بەڕاستی کارەساتە لە حکوومەتێکی هەرێمی کوردستان کە بەواستای ئەو حکوومەتە یەک لە دواییەکانە و بەواستای ئەو حیزبە دەسەڵاتدارانەی هەرێمی کوردستان سەدان ملیاردێر هەزاران میلیۆنێر دروست بووە لەم هەرێمە بەڵام لە ڕۆژێکی ئاوە کە ئێستا با بڵێن حکوومەت لە قەیراندایە هیچ کەسێک ئامادە نییە دەست باتە قاسەکەی خۆی ئەو هەموو پارەی کە لە سەریەکیان داناوە بێنن هەر هیچ نەبێ وەکو قەردێک بیدنەوە خەڵکە دوای ئەوەی کە لە بەغدادێ دوای کە موچەکە دێ هەڵیگرنەوە ئامادەنین و ئاوە خەڵک بێ موچە دەبێ بەڵێ فەرموو بەڵێ لە عربەتەوە شێمان لەگەڵە دارا قربان بەڵێ کاک دارەجان السلام عليكم وعليكم السلام ورحمة الله بەڵێ کاک دارە بەڵێ گوێم لە دەنگ تاگە تۆزێک لە تەلەڤیزیۆنەکە دوورکەویەوە وەرە دەرەوە قسە بکە شەبەکە ماشەڵڵا لە هەندێک شوێن مەزبوط نییە بەڵێ 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 گوێم لێتە بە قوربان والله شبكم باش بقرآن هم مجارب وكاك دانيار مكن ويجبر نازان كاك قصبك بقربان جيم ليتا كاك جاقينا جملة دكتونيا برا بيبلين قصبك تساوكم كاك موچە لە 2014 تاوەکو ئێستاش گرفت و کێشەی موچە چارەسەر نەبوو بەڵام بەرپرسێک دەڵێ بە ماوەی ئەم چەند مانگە 5 میلیارد دلارمان زەرەر کردووە لە بەرەوەی نەوت ناڕوە ئەی زەحمەت نەبێ ئەگەر ئەوەندە میلیارد دلار زەرەر بووە ئەی کە بەرپرسێکی تورکیا دەڵێ بای ئەوەندە بای 30 میلیارد دلار نەوت فرۆشراوە ئەی زەحمە نەبێ بۆ قەرزارین ئەی کوا موچەی ئەو خەڵکە ئەی کوا قەرزی بچووک ئەی کوا سولفەی عەقار کوا سولفەی زەواج بەڵێ لە کەرکووک بەڵێ فەرموو بەناوی خوای گەورە سڵاو دەبێ سڵاو بە قوربان سڵاو بە قوربان خێر بێی زۆر سپاس بۆ بەڕێزێت بۆ تەوەری بەرنامەکەت کاکە سپاس بۆ تۆ سپاس کاک مەریوانجان کاکەنەوە ئەگەر پێم نەبڕی بەڵێ کاک مەریوان کاک مەریوان فەرموو قسە بکە قسە بکە کاک مەریوان قسە بکە بەس نازانم سوبحان الله بۆ دەنگەکە دەپسرێ و دێتەوە ینی ئێستا تۆزێک لە شوێنەکەی خۆت وەرە دەرەوە لە ژوورێ وەرە دەرەوە زۆر ناشکری سیاسیمان کرد زۆر ناشکری کۆمەڵایەتیمان کرد بەڵگەش بووەوە لە خۆپیشاندانەکانی حەفتەی شوبات ئەو کاتە موچە هەبوو هەموو سەرمانجە موچە هات سلفەی زەواج هەبوو سلفەی عەقار هەبوو سلفەی سناعی هەبوو سلفەی زراعی هەبوو ئێمە هەمومان هاوارمانەکەی بڕوخێ دەستی داگیرکەمان ڕاکێشا بە وڵاتەکەی خۆمان کە وڵاتەکەمان وێران بێ ئەلو بەڵێ قسە بکە گوێم لێتە کاک مەریوان قسە بکە کاک مەریوان بەڵێ کاک ئەنوەر بەڵێ فەرموو کاک ئەنوەر بەڵێ فەرموو هیوادارم کاک مەریوان پەیوەندی بکاتەوە کە پەیوەندەکەی پسڕا کاک ئەنوەر بەڵێ فەرموو کاک ئەنوەر دیارە پەیوەندەکەی کاک ئەنوەریش نەگەیشتە لای من بەڵێ الو بەڵێ بە قوربان
سڵاو ڕێز بە قوربان حاڵە باشی خوا بەزیاد تۆ باشی ڕێزی سپاس بۆ تۆ بەحەزم لەسەر تەوەرەکەت فەرموو ڕاستیەڵم خەتای فەرمانبەرانە لە خەتای حکوومەتە حکوومەتای کەسە من بە خەتای فەرمانبەران ێزانم بۆ ئێزەکان هەمووی بەعام نەچێتەوە بۆ دەوام حکوومەت دەتوانێت چیکە بێ فەشەل بێنێ حکوومەتێکە نەتوانێت حەقەکەت باتێ ئەبێ نەچی لەگەڵی ئەمان بەعام هەر هەمووی بەعام بەڵام ڕاز ناگەن کە فەرمانبەران منەوە ڕاز ناگەن لەبەرەوەی کە معاشی هەیە دەنگت قەتع تاثیرێکی لەسەر ناکات ئێجا هەیە 5 ڕۆژ دەوامەکان ملیۆنە نیوە معاشێکی دەمە معاش بێنێت 5 ڕۆژ 25 ڕۆژ لە ماڵە 25 ڕۆژ کەم چینێکی زۆر کەم فەرمانبەری ڕاستەقینە هەیە کە بژێوی ژیانی موچە هەیە هەناکە هەر هەموو فەرمانبەران بەدەوام وەرە من کرێکارم گرتووە ڕۆژ پێنجشەمە پارەدانێمە لە شەمەوەیشم بۆ بکەن بۆ پێنجشەمە ئەڵێ وەڵی نای لەگەڵ ئەرە تەواوی نەیژە بێکری خۆما وەرگری ئەگە ئەمانی ساحی خۆیان بێت سەری مانگدا هیچ کەسێکی قبوڵ ناکەم معاش پێیرێ دەرسەر و سەر چاوم معاشی پێ نارێ یەک شەق لە خۆ دەڵێت دوو لە ڕووی بینەران دوو لە ڕووی کەناڵەکەتان بڕۆ وازی لێ بێنە معاش پێ نایرێ بڕۆیتەوە یانی معاشت پێ نەیرێ معاش هەر هیچ نییە پێ نەیرێ عەلی ئەگەر بورجە نییە و پارە نییە و ئەڵێ وەڵا پارە نییە بۆ وڵاتەکان بەجێڵان نەک لە کوردستان ئەمانە ناوای حکومەتی خۆڕاگری بەجێڵن وەرە وڵاتە لە کاتێکا کە ئێمە لە کاتی حکومەتی بەحسا بۆ مێژوو نووسیوێتەوە مانە لە کوردستانە نەبوون لە کوردستانە نەبوون لە ترسا ڕۆژکوون یعنی لە کاتی حکومەتی بەحسا لە کوردستانە نەبوون حەڵ لەگەڵی وڵات قوربانتان بانەوەتەکە بۆ خۆمان بێت دەی مقاومەکە دەی پێڵمەرگەی داماویش بس خاصة جنگاری رو بر حکومتی بحث بود. اگر امان عرضیتیه که نکود زن بس ما یعنی خراجر بداشتیم. اگر پارنیه. دەستەکانت خۆشکاگە نوێرجان زۆر سپاس بە قوربان کاتم. پارنیه و برجنیه بۆ 5 دقیقه 5 دقیقه دەستەکانت خۆشکاگە نوێرجان کاتم زۆر پێدای بە قوربان زۆر سپاس. بەڵێ کاک مەریوان جان لە کەرکووک بەڵێ فەرموو. کاک مەریوان لە کەرکووک بەڵێ فەرموو. کاک مەریوان لە کەرکووک بەڵێ فەرموو. کاک مەریوان نیە هیچکە بگرن. ئەو بەڕێزە شتێشتری بێرهێنامە بەداخەوە نیگە پاس لە فەرمانبەری ڕاستەقینە و فەرمانبەری بندیوار یاخود ئەم ڕێژە زۆرەی فەرمانبەر لە هەرێمی کوردستان ئەوەش بابەتێکی ترە. کاک مەریوان جان بەڵێ فەرموو. کاکە ئێمە داوای لێبوردن دەکەین نانی لەوانەیە بخوانەکە کەسێک خەڵکانێک خەیاڵی ئەویان سڵاوی خوا لە بەڕێزت زۆر سپاس. بەڵێ مرۆڤێکی کورد لە ناوچەدا براوەکان و ناوچانی کە سەدان ساڵە کێشی لەسەرە عەرەب و دوژمنانی گەلی کورد تەعدا و زوڵم و غەدر لەو خەڵکە ئەکان بەڕاستی پێویستە خەڵکی کوردستان لە هەرێمی کوردستان ڕەچاوی بارودۆخی ئەو کوردانە بکەن کە لەو ناوچانەش ئێمەش کوردین ئێمەش هاوزمانین لەگەڵ ئەوان ئێمە ڕۆژانە لەژێر زەبر و زەنگی پۆستاڵی حەزبی شەعبی و سوپای عێراقین ڕۆژانە سوکایەتی بە کورد دەکرێت بڕۆ تەماشای ئەو گوندانی سنووری کەرکووک و داخۆ بکە تەماشای دووس خورماتوو بکە بزانە چی بە کورد دەکرێت چۆن ئیهانەی کورد دەکرێت چۆن کەرامەتی کورد ئەشکێنرێت ئەمە لایەک لایەنی دووەم سەبارەت بە موچە و تاخیربوونی موچە و نەدانی موچەکێلی بەرپرسا ناشکوری سیاسی و ناشکوری کۆمەڵایەتیمان کرد کاکە نوور بەڕێزت باشت لەبیرە هەمووان دەزانی سلفەی عقار هەبوو سلفەی زەواج هەبوو سلفەی زناسناعی هەبوو سلفەی زراعی هەبوو ئەنجەش بەدەستکیسەی سیاسی و بۆ جێبەجێکردنی ئەجندای دەرەکی بەشێک لە حزب و لایەنە سیاسی کوردستانیەکان لە دەبەری سلێمانی و لەو ناوچانە خۆپیشاندانیانە کرد بڕ و خێ بسووتێ نەمێنێ ئەم هەرێمە بەڕاستی ئێمە خۆمان هۆکارین کاک ئەنوورجان خی گەورە لە قورئانە فەرمێ لە ئین شەکەرتوم لە ئەزیدەنەکم پێچەوانەکەی چییە
دەتوانەکەشی ڕاست ئێمە ناشکوی بکەین خوای بڕێ ئێمە ناتەبای ناکۆکین کەس دانی خێر بە کەس نانێ برا گەورە و برا بچووک نەماوە هەستینە تەوایەتی نەماوە حزب و هێز و لایەنە سیاسەکان لێ بەرپرسن بە تایبەتی کۆمەڵێک خەڵک کە بەنا ئۆپۆزیسیۆنەوە قسەکەن سواری شەپۆلی نایڕەزایەتەکانی خەڵک بوونە جگە لە درۆ جگە لە موهاتەرات جگە لە چاواشەکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان من باوەڕ ناکەم خەڵکی کوردستان ئیسفادە و سوودی یەک کلسی سوتا لەوانە بکە بەداخەوە بۆ کۆمەڵی دادگەری کە حزبێکە باگراوندێکی ئیسلامی هەیە لە ڕابردوودا مێژوێتی لەم ساڵانەی ئاخیرا کۆمەڵی بەناو دادگەری کۆمەڵی بە ئەجندای دەرەکیە کاک مەریوان یەک پرسیار لێ دەکەم کاک مەریوان بەڵێ بفەرموو من ڕێگەم پێدای بە ئارەزووی خۆت قسە بکەیت بەس حەزشم لێ پرسیارێک لێ بکەم بۆ نمونە ئەو دەسیسەیەی یاخود ئەو تاوانەی یاخود ئەو کارەساتەی کە کۆمەڵی دادگەری بەسەر ئەم ملەتەیدا هێنایەت چییە؟ کۆمەڵی دادگەری لە ئێستاکێ یەک دانم پێ بڵێ یەک دانە ئەوەی کە هەستی پێ دەکرێت کۆمەڵی دادگەری جێبەجەکاری ئەجەندایەکی دەرەکیە کە دەزانی کۆماری ئیسلامی ئێرانە وەکو بەڕێز محەممەدی حاجی محمود باسی دەکات لە کۆبوونەوەیکی تایبەتیدا قاسم سلێمانی بڕی 1 ملیۆن دلاری وەکو هەدیە بە مامۆستا عەلی باتر داوە کاک مەریوان کاک مەریوان تۆ دەڵێ ئەوە ئاوایە منیش دەڵێم وان نییە چۆن ئەو مافی هەیە بڵێ وایە منیش مافی خۆمە کە بڵێم وان نییە بەڵگە دەلیل کوردستان هەموو مەلەفی نەوت و هەموو شتەکانی خطابی سیاسی ئێوە بۆر و لە بەغدانیە ئەو پەرلەمانتارانەتان کە لە کوردستانە شێرن بۆچی لە بەغدادا ڕێوی ڕیسوا و ڕێوی دۆڕاون بۆچی بەیاننامەیەکی کۆمەڵی ئیسلامیمان نەبینی لە دەوری حکومەت کاک مەریوان پەیوەندەکەی بە هەر حاڵ کاک مەریوان ڕێی خۆی دەڵێ بەڵام من وەکو تاکێکی ئەم کۆمەلگایە وەکو ئەندامێکی کۆمەڵی ئیسلامی یاخود کۆمەڵی دادگەری ئێستا مافی ئەوم هەیە کە بڵێم سوپاس بۆ خوا کە کۆمەڵی دادگەری لە دروستبوونیەوە تاوەکو ئێستا ئەوەندەی کەوا کۆمەڵ بەتەنگ هەموو ئەو کارەساتانەوە بووە کە بەسەر ئەم ملەتەدا هاتووە ناڵێم خەڵکی تروان نەبوو بەڵام کۆمەڵ زۆر بەتەنگ ئەو خەڵکەوە بووە زۆر هەوڵی داوە بە هەرچی نەوعێکەیە خۆشگوزەرانی بۆ ئەو خەڵکە بێت دوجار ئەگە هەر هیچ نەبێ کۆمەڵی دادگەری نەبووتەمای ئەوەی کە گەنج بڕۆ هەمووی لە دەریاکان بخنچێن کۆمەڵی دادگەری نەبووتەمای بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر لە وڵاتە کۆمەڵی دادگەری نەبووتەمای بەدڕەوشتی لە وڵاتە کۆمەڵی دادگەری نەبووتەمای پسرانی پەیوەندی کۆمەڵایەتی و یاخود نەمانی موچە و یاخود نەمانی خزمەتگوزاری کۆمەڵی دادگەری ئەوەندەی پێی کرایەوە توانیوێتی لە خزمەتی خەڵکدا بووە بۆندە دەنگ و بۆندە دەسەڵاتی کە هەی بووە ئەوەش خەڵک دەبێ حکم بدا لەو بابەتەوە خەڵک دەبێ حکم بکە وەزیرەکان ئەندامی پەرلەمانەکان ئەندامەکانی پەرلەمان لە کوردستان هەموو خەڵک شایە دەکە چۆن دلێرانە دیفاعیان کردووە وەزیرەکان چۆن مەردانە ئیشی خۆیان کردووە وەتەنانە بەڕێوەبەر و قایمخام و یاخود مدرنەحیەکانی کۆمەڵکە هەبوونە و ئەنجومەنی پارێزگا بە هەمان شێوە وەتەنانەت ئەنی تاکەتاکەی کۆمەڵ کە لە هەرێمی کوردستان هەن سوپاس بخوا بووینە مای خێر نەبووینە مای شەڕ الحەمدولیلا بەڵێ کاک ئەکرەم بەڵێ کاک ئەکرەم بەڵێ بە قوربان کاک ئەکرەم بەڵێ کاکە فەرموو بەڵێ بە قوربان هیچ تێسەڵ ناکەن کە چاوەڕێنی ئەو دەسەڵاتە دەنگت دەپسڕێ دەنگت دەپسڕێ بەڵێ بۆکاری چیە بەڵێ بە قوربان قسە بکە
والله من أليم أم حكومة إيجاد نادي شاوري أمانة بكين أمانة وكو حكومة كي سروكي هريمو سروك وزيران وجيكي دخلوا زكريات ودزع شوينك يبيت دست الرشكة من طغنان كان يكون يتيب وباران وبصي داعيات وميابة هاتطربا استأجر أم اللي توريا وشاربي كوتونة ناو شفوري زريا ودريا والتغنيابة هاري نقوم أبن من كان أليم وبين الخوان برن بشر مبحياة وبرن سوال كرد قتير ناخوا أما أنا سوال كرد نمونيكي جوان بوبين مو ياسم عرفات بناوي فلسطين هاتشو كوتشو كولانكي الدنيا هي سوالي كاكي يك فلسطيني ديناري ديني أما نجا بناوي هرب جوا صاروا سقطي الدنيا يعني كي يك هرب زي السلطان ذكر النبيني من هرب جيجني باز غاز ما يبغى هرب زي شان هاتي كم خلقي هرب جبن بلا ماكو إسلام من بشعرك أما شيء تيدم دنيام كويدي كان يرخنا في أجرن تابر كم ألم أي كرم يعني أنفال كراو أي خلق جهانا تواو ناسراو أي داي كانوا باو كاني جگر سوتاو بيغ وجني هتيو باري موچا براو أي خن كاري روشن بيري شقلي دراو أي مأمو فرمان بري موچا دراو أي جنجاني باخل خالي برجو خراو أي جوتياري ما يفوتي الرنگ برسكاو أي آواري هنبراني ظلم لي كراو أي كيف مرقي بارتيزاني إهمال كراو دبا بسمان بين وقاوي جدلو دەستەکان خۆش کاگە کرەمجیان دەستەکان خۆش زۆر سپاس کاتم زۆر پێدای سپاس دەکەم کاکدارە کاگەن وەرگیان سەلام عەلەیکم عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا ئێستا جۆم لە دەنگە شوێنەکەم گۆڕی و ڕازەکەی وەڵا خۆ بێ ئەوە بێ فەرموو کاگەن وەرگیان مەسەلەیەکی کوردی هەڵێ زۆرتن قورئان خۆشە وایە بەڵێ جۆلێمە بەڵێ صاحبي بەڵێ دائما دەی بەو قورئانە گەر نێڵی باسی قورئان و قیامەت و ئەم زەویە و خوای کاک داراجیان بێ من لەسەر تەوە قسە ناکەم کاک داراجیان جان قوربانت بم ئەزیزی قورئانیش و ئیسلامیش و تۆش لەسەر ئەو سەر و ئەو چاوەمدا دەنێم بەڵام تۆ هاوڵێتێکی ئەم هەرێمەی ئێستا ئەمڕۆ گرفتێک هەیە کە خەڵکێکی زۆر لەم هەرێمە پێوەی دەناڵێنێ ئەویش ئەوەیە کە موچێ و ئەو خەڵکە چاوەڕوانە و بۆی کە بژێوی ژیانی خۆی پێدابین بکە کەچی ئێستا نییە تۆ وەکو هاوڵاتیی ئەم هەرێمە پێت وایە بۆ نییە سەبەبەکە چییە؟ خەڵک قبوڵێکە ئەم باوەڕ ڕێبێ خەڵک عایدی خۆیەکە بۆ چۆن قبوڵی دەکات چۆن قبوڵی دەکات حەزەکەی با تاقیکەنەوە 4 مانگ مەعاش نییە خەڵکە چێ بۆ دەوام ڕاهاتووە لەسەری یۆ لێمە یعنی کەواتە خەڵک تاوانبارە خەڵک تاوانبارە ئەنجامێ قسەیەکەم بۆچی ئەم بەشەرە لەسەر ئەرز ئۆقرە ناگرێ هەر هەڵپەیەکە بۆ دنیا لە فەقیر و تا دەوڵەمەند لە ئادەمە تا خاتم لەبەرەوەی لەزەتی بەهەش لە گیانیاتی لە ڕێ حەزرەتی ئادەم و دایە حەواوە خوای گەورە مە عیبادەت دەداینەوە ئەبێ قەناعەت بکەیت کابرا قەناعەتی بە ئەرزەیەک نییە وەریگرتووە چێ قاچوقڵ مازەکە ئەرزێتر مەعاشێکیەکێ بۆ ئەرزێ مەعاشێتر چاوی لەوی تر نییە کە خانووی نییە کە ئەرزەی نییە کە مەعاشی نییە یعنی قسمێکی خوای کاگەنوەر بەڵێ جێنێتە ساحەبی بەڵێبی ئەبێ برابین ئەبێ تەبابین ئەبێ باش بین ئەبێ چاک بین مەجاڵێ قسەیەکەم وڵای کاتم زۆر کەم ماوە قای مش بە سەریعەیەڵێم کاکێمە قورئان و مزگەوتێکی جوانمانەیە کاکە وڵاتان کە ئێمە پیانەڵێن کافر وڵای بوون بە کارەکەری ئێمە موبایل دروستەکەم بۆمان سیارە بەتانی گۆرەوی پێڵاو گۆرە دار و بەردەوەی تۆی بێت چیمانێ سەرعەتەکەمان خوای گەورە نەوتێکی یا خەریتەی کوردستانە لەگەڵ قاڕی ئەمریکاییەکە کەچیەوە تا بوون بە سەرەتان بۆ یەکتری و بەخوا ئەڵڵاهوی عەلەم قیامەتی دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس بەڵێ باوکی بێکەس بەڵێ بە قوربان بەڵێ باوکی بێکەس بەڵێ فەرموو بەڵێ بە قوربان زۆر سپاس زۆر سپاس دەکەم بەڕێز باوکی بێکەس فەرموو بە قوربان لەکوێوە تەلەفۆن دەکەیت باوکی بێکەس لە هەولێر بەڵێ فەرموو ئەگەر لە تەلەڤیزۆنەکە گەڕێ دوورکەویەوە لە تەلەفۆنەکەەوە قسە لەگەڵم بکەی سوپاست دەکەم بەڵێ بە قوربان تەوەرەکەمان ئەوەیە کە
بۆچی ینی لەبەرچی موچە دوا دەکەوێت هۆکارەکەی چییە؟ وڵا ئەگەر مەجاڵمان پێ بدای قسەکان دەکەن ئەگە مەجاڵیشمان پێ نەدەین وڵا مەجال لە بۆ تۆیە بەس کاتشم زۆر کەماوە دەی سوپاس دەکەم فەرموو. بەڕێزم هەر ئێوە مامۆستاکانی ئێوە بوون بە هەمووتان دەتان گوت نەوت تەسمیلی عێراقکەن. ئەی بۆچی ئێستا ئێوە داواناکەن لەو بەغدایە کە هۆکارەکە چییە موچە و بودجەی ئەو کوردستانە ڕاگەی هۆکار چییە؟ باش ئەمەش یەک پرسیار لە بەڕێزت دەکەم. باوکی بێکەس توخواکەی کە ئەو نەوتە ڕادستی هەرێمی ڕادستی بەغدا کرا بە قسەی ئێمە ڕادستیان کرد؟ بەڵێ بە قسەی ئێمە ئەو نەوتەیان ڕادست کرد؟ منیش دەڵێم بە قسەی ئێوە نەبوو بەڵام داواکاری ئێوە بوو هەر هەمووتان داواتان دەکرد نەوت تەسمیل عێراق بکەن بەغدا موچە و بودجەمان دەدەتێ ئەی کا ئەو موچە باوکی بێکەس نەری ئێوە لە بەغدا دیفاع لەو فەرمانبەرانە بکەن باوکی بێکەس سەرکردەکانی ئێوە باوکی بێکەس ئێوە لە شوێ بوون ئێستا دەبنە ئافرین بۆ ئێوە دەستان خۆش بیت باوکی بێکەس باوکی بێکەس یەک قسەدا پێ بڵێم یەک قسە باوکی بێکەس باوکی بێکەس گوێ لە منش بگرە باوکی بێکەس باوکی بێکەس مەڕۆ بەڵێ 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 ئەزیزی من تەلەفۆنت کردیە لەسەر سەر و لەسەر چاوم بەڵام کاتێک کە نەوت ڕۆی زۆر هاواریان کردوتیان نەوت با نەڕوە لەبەرەوەی ئێمە هەرێمێکین لێ ناگەڕێن کە ئێمە بنەوتی خۆمان بفرۆشین و لێ ناگەڕێن ئێمە سەر بەخۆبین بەڵام کەس گوێیان لە کەس نەگرت ئێستاش کە نەوت ڕادەست دەکرێتەوە بڕاتە بێ بە قسەی هیچ کەسیان نەکردووە تەنانەت ئەوە بابەتێک کە پەیوەندی بە هیچ ناوەخۆی هەرێمی کوردستانەوە نییە بەشی خۆتان هەر هەموو حەسانی ملەتی کورد لەو ملەتەی کردیا بەس بیدەم برێن ڕۆژێک بەرنامەیەک دەستەکانت خۆش باوکی بێکەس ئێمە لە بەرنامەکانمان هەمیشە هەوڵمان داوە کە چۆن دەڵێ وەکو بە ڕێزەی ئاماژەی پێکرد بە ڕەش بڵێن ڕەش و بە سپی بڵێن سپی بە باش بڵێن باش و بە خراپ بڵێن خراپ ئەلئینساف و خەیر الئەوساف یعنی ئەوە ئینسان دەبێ ئاوا بێ بەڵام ئێمە چی بکەین کاتێک کە هەرێمی کوردستان تووشی قەیرانێک بووە خۆمان ینی وەکو دەسەڵات لە هەرێمی کوردستان بەداخەوە گوێمان لە قسەی خەڵک نەگرتووە گوێیان لە قسەی خەڵک نەگرتووە بڵێ شێمان لەگەڵ با بفەرمێ بەڵێ بە قوربان وعليكم السلام ورحمة الله بەڵێ بە قوربان کا کامەران فەرموو کا کامەران قسە بکە بە قوربان کا کامەران کاکە بەڕێزە دیارە گوێی لە من نابێ کا کامەران قسە بکە بە قوربان نازانم دەنجی زۆر خراپ دەگاتە لای من کا کامەران داوای لێبردن دەکەم دەنگت زۆر خراپ دەگاتە لای من سوپاست دەکەم هیوادارم بتوانین لە بەرنامەکانی ئایندە پەیوەندی بکەی و بەڵێ بەڵێ فەرموو بەڵێ کا کامەران باوکی عەبدوڵڵا بەڵێ فەرموو باوکی عەبدوڵڵا فەرموو دوا پەیوەندی و کاتم کەمماوە سوپاست دەکەم بەڵێ لەسەر ئەو قسەی ئەو برادەرە کردی کاتمەریوان کەتیشی بوازانم بەڵێ ئەمە پرسیاری دەکەم و جواب دەتوتر کردی زانە ئەو ئیجمانەی وەکو کۆمەڵ ساڵان کردووە ئەوانە لێ دنیایان داهێنەوە ئەوانە نەچوونە بە یاسا مۆزەفی خۆیان سزا دەدەن ئەوانە تەفرەقە لە بینی ملەت دروست دەکەن یەکتر بەخین یەک سوو دەکەن چێنە ئەوانە چاوسەقیان لە بۆ درۆنی ئێرانی کردیا چێنە ئەوانە یەکارانە دەکەن کۆمەڵە یان یەکگرتوو یان شوعیان هەستێکی هانت بەرم یان دەسەڵات و سێبەرەکانیتی چێنە فی نەتەعانەمێت چه بەنزلی گران کردیا کۆمەڵە ئەخاتش ئینتەرنێت بەڵێ داخەوە زۆر زۆر بەداخەوە دەستەکانت خۆش باوکی عەبدوڵڵا دوا پەیوەندی زۆر سپاس باوکی عەبدوڵڵا دوا پەیوەندی بەڵێ
کاک عمر بەڵێ فەرموو بەڵێ کا عمر ئەم کاتە باش قوربان ئەم کاتت باش بە قوربان السلام عليكم وعليكم السلام ورحمة الله باش قوربان زۆر سپاس بەڕێز بەرنامەکەتان لەسەر دواکەوتنی موچێوانیە بەڵێ منش پرسیاری ئاراسەی بەڕێستانەکەم چکام وایە کە ڕاستەخۆ بەرنامەکە با خەڵکی شاگادار بێت دواکەوتنی موچە پەیوەندی بە یەکێتی پارتیەوەیە من دەستخۆشیتان لێ یەکەم بەڵام بۆ ئێوە بوونەتە تەواوکەری ئەوان ئەگەر ئێوە لە پشتیانین بۆ لە پەرلەمانە بەشدارن ئەگەر ئێوە پاڵپشتیان ناکەن بۆ لە پەرلەمان ناکشێنەوە بۆ وەزیرەکانتان سەحەت پێ ناکەن بەڵێ قوربان کاک عومەرجان پرسیار دەکەی بەسەر سەر و بەسەر چاو بەڵام زەحمەت نەبێ بزانم لە چ شتێک پشتگیریمان کردوون بۆ نمونە ئەکەم من شتێکم بەدڵ نەبێ ناسمنە حکوومەتەکەی و بەشداری ناکەم لە حکوومەتەکەی خۆمە لە حکوومەتەکەی دانین پەرلەمانیش هەر نەماوە ئەو کاتانێک کە پەرلەمانیش هەبوو ئەندامەکانی ئێمە بەڵێ 30 ساڵە حکومەت بەڕێوە چێت 30 ساڵە هەمووی 2 ساڵەوە سەحەتات ئەمە لە هەموو حکوومەتەکان بەشدار نەبووین لەو حکوومەتانێک کە بەشداریش بوون وەزیرەکانمان دیار بووە کە بەڕاستی چ ڕۆڵێکیان بینیە ئێمەش فریشتە نین کە مکوڕی هەیە بەڵام بەداخەوە کە خەڵکانێک پێیان وایە کە ئەوانەی کە لە دەسەڵات نین ئەوان سەبەبن بۆ ئەو بابەتە ئەو وەزع ئایا وایە بەڕاستی باشە من لەگەڵ تا سەرستان ڕاستە ئەم وایە زۆر ڕاستە زۆر دروستە بەڵام ئایا و کە من شتێک بە قسەمتیان نەخوات چۆن بەشداری ئەەکەم پاشەکەیە کە و سەیجەکان هاوارەکە بەڵێم کاکە هیچ شتێ بەگوێوان ناکەن ئێمە دەستم کار ئەیکێشینەوە بەڵام کە تۆ لەگەڵێنا بەشداربی مانایەوەزانانی یەک بابەت ئێوەمان کردومان هاتینە دەرێ و هاوارمان کردووتمان کاکە ئەو وەزع ئاوە بەڕێوە ناچێ دەستخۆشی بەرنامەکە دەستەکان خۆش بێ بەرزان و خۆشەویستان ئەمە باس و بابەتی بەرنامەی دوانگەی خەڵکی ئەمڕۆ بووکە تایبەت بوو بە دواکەوتنی موچە هیوادارین کە ئەمە دوامانگ بێ دواکات بێ دواسات بێ بۆ دواکەوتنی موچە و هیوادارین کە کوردستان هەر ئاوادان بێ خواتان لەگەڵ